سەبارەت بە سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا چاودێرێکی سیاسی دەڵێت سەردانەکە بە ئەجێندای تورکیا بووە و هیچ سوودێکی بۆ هەرێم نییە. سەبارەت بە سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا چاودێری سیاسی نیاز حامد ڕایگەیاند ئەو چارەکە شاندەی کە چوونە بەغدا شاندێکی حزبی بوو، هیچ دامەزراوەیەکی شەرعی لەگەڵیاندا نییە. ئەم سەردانەش وەک سەردانەکانی پێشوو شکست دەهێنێت چونکە ناوەند ساڵە لە سای سیاسەتی شکست خواردووی حکوومەتی هەرێمێکی سڕ و خەڵکێکی هەژارکراودا. ئەو چاودێرە سیاسیە وتیشی ئەو شاندە حزبی بوو، تەنانەت لە وتەکانیشیاندا ئەوە بەڕوونی دیار بوو لە کاتێکدا پارتی ڕایگەیاندووە کە نەوت ڕادستی بەغدا ناکات. عەبادیش دەڵێت نەوتم بدەنێ بودجەتان دەدەمێ. بۆیە پێویستە لیژنەی پەرلەمانی کە پێک هاتووە بۆ لێکۆڵینەوە لە کێشەی موچەی فەرمانبەران لە بەغدا دەست بەکار بێت، کەس بەتەمای حکوومەتی پارتی نەبێت. نیاز حەمید ڕاشیگەیاند جگە لەوەی کە ئەم شاندە بە ئەجندای تورکیا چۆتە بەغدا هیچ پەیوەندێکی بە چارەسەری کێشەکانی هەرێمەوە نییە. دانانی ئاڵای هەرێم خۆی سوکایەتێکی تر بوو بە شاندەکە. پرسی سربەخۆییش بووە گاڵتەجاری ئەوەندە هەڕەشەی پێکرا لە دەرئەنجامدا هیچ دەرچوو. لە کۆتاییشدا نیاز حامید ئەوەشی وت کە تورکیا دەیەوێت بە هەر نرخێک بێت مووسڵ داگیر بکات و ڕێگری لە گەریلا و تەفگەری ئازادیگەری کورد بکات بەشداری لە ڕزگارکردنی مووسڵ بکەن.